سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕانی هاوکارم شەممە شەوێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆوە هاتووینەتەوە خزمەتە. ئازیزان بەرنامی ئەم شۆوەرمان دوو تەوەر لەخۆ دەگرێت، بەشی ئەوەڵی لەسەر ئێعدام قسە دەکەین و بەشی دووەمی لەسەر شەڕی ئەم سەردەمە و میدیا دەبێت. بەڵام بۆ بەشی یەکەمی ئێمە کە هەروەک باسم کرد لەسەر ئێعدام وشەیەکە لە ئێراندا تەنها بڵین سزایەک نییە، بەڵکو بۆ تەعامرازێکی سیاسی دەستی دەسەڵات بۆ سەرکوتکردن، تۆقاندن و کەبکردنی هەردەنگێکی ناڕازی. ماشێنێکی مرگ کە بێوەستان کار دەکات و ڕۆژانە گیانی گەنجان و ئازادی خوازان دەکاتە ئامانج. لە کاتێکدا جیهان بەرەو هەڵوەشانەوەی سزای ئێعدام هەنگاو دەنێت، کۆماری ئیسلامی ئێران پێچەوانەی ئەم ڕەوتە بە شێوەیەکی سیستماتیک و بەرفراوان سزای ئێعدام وەک سیاسەتێکی چەسپاو بۆ چاوترساندنی کۆمەڵگا بەکاری دێنێت، بە تایبەتیش دوای سەرهەڵدانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی و تایبەتی تریش دوای ئەم شەڕی 12 ڕۆژەی کۆماری ئیسلامی و ئیسرائیل بینیمان چۆن ژمارەی ئێعدامەکان بە شێوەیەکی مەترسیدارتر زیادی کردووە گەنجان و چالاکوانانی سیاسی و مەدەنی و بە تایبەتیش ئەندامانی نەتەو بندەستەکانی وەک کورد و بەلوچ و ئەفغانی و هیتر بوونەتە قوربانی سەرەکی ئەم سیاسەتە دڕندانەیە. ئەم ئێعدامانە زۆر جار دوای پرۆسەیەکی دادگاییکردنی نادادپەروەرانە وەرگرتنی دانپێدانانی زۆرە ملێ لە ژێر ئەشکەنجەدا و بە بێبوونی مافی پارێزەری سربەخۆ جێبەجێ دەکرێن. ئەمە پرسیاری جدی لەسەر ماهیەتی دادپەروەری لە سیستمی دادوەری ئێراندا دروست دەکات. جا پرسیاری سەرەکی ئەوەیە، ئامانجی ڕاستەقینەی ڕەژیم لە هەڵمەتی لە سدارەدانانە چییە؟ ئایا ئەمە نیشانەی هێزە یان نیشانەی ترسی دەسەڵاتە لە خەڵک؟ کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تا چەند توانیویانە گوشارێکی کاریگەر دروست بکەن و ئەرکی ئێمە وەک تاک وەکو میدیاکار و وەکو کۆمەڵگا لە بەرامبەر ئەم تاوانکاریەدا چییە؟ جا بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و شیکردنەوەی زیاتری ڕەهەندە سیاسی و یاسایی و مرۆییەکانی ئەم بابەتە ئێمە ئەم شەو میوانێکی زۆر بەڕێزمان لەگەڵدا بەڕێز خاتوو شیوا مەحبوبی وتەبێژی کمیتەی بەرگری لە ئێعدامی زیندانیانی سیاسی لە لەندەن لەگەڵماندا دەبێت. شیوا خانم ئەم کاتت باش، زۆر سپاست دەکەین بۆ ئەوەی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵەدا بەشداریتان کرد. من ئیسلامەکەم لە ئێوە و لە بینەرانتان. زۆر سپاس، بەخێر بیت. شیوا خانم بۆ ئەوەی کە وێنێکی گشتی و تازە هەم بۆ ئێمە هەم بۆ بینەران بدەین لێرەوە دەست پێ دەکەین. دیارە کۆماری ئیسلامی هەر لە هاتنە سەرکاریەوە ئەگەر ئێمە چاوخشاندنێکمان بێت بە ئەم دەسەڵاتە کە هاتوۆتە سەرکار قۆناغ بە قۆناغ هەر جارە و بە بیانووی بێبنەما و تۆهمەتی بێبنەما دەستی زیاتر بردو بۆم سزا نامرۆڤانەیەوە زۆر دڕندانە دەستی نەپاراستەوە ئەم قەت لە حکوومەتیە ئەنجام دەدات. ینی بەڵام ئەگەر ئێمە لە دوای شۆڕشی ژینە بزوتنەوەی ژن ژیان ئازادی کە کۆمەلگا وەرشەرخانێکی مێژووی بەخۆیەوە بینی لەوێ چاو لێ بکەین، لەوێ زۆر شت زیاتر تەغییرەکانی هەمگرتن بڵین شکنجەکان ئێعدامەکان زۆر زیاتر بوو. من پێم باشە پێم بڵێ تایبەتمەندیەکانی ئەم شەپۆلی تازەی ئێعدامەکان لێران بە تایبەت کە باسم کرد لە بزوتنەوەی ژینادا و ئەم نزیکانەش لە دوای ئەم شەڕەی 12 ڕۆژەی کۆماری ئیسلامی و ئیسرائیل چۆن دەبینن؟ تایبەتمەندیەکانی چۆنە؟ بەڵێ تەبەن هەروە کە ئێوە ئیشارەتان کرد لە دوای دەستپێکردنی جۆمبێشی ژن ژیان ئازادی و حتا ئەتەهاماتێکە لە زیندانەکەکانیان تەعدادێکە بە ئێعدام مەحکومە کردیە زۆر زیاتر بووە. دیارە بۆ ئەوەی کە بەڕاستی وەختی جۆمبێشی ژن ژیان ئازادی دەستی پێکرد دوای قەتڵی ژینا ئەو شتەی بە جمهوری ئیسلامی وت هەتا دوای کوشتاری ئابانینەوە و هێشتا خەڵک زۆر لەسەرەوە قایمن کە جمهوری ئیسلامی سەرنەگوونکەن زۆر گەورە بوو تەواو تەوەجۆهی دنیای گێر و بەو بۆنۆ جمهوری ئیسلامی وەختێکە دنیا تمشایە کرد کە چییەکە لەم کەسانەی وا مۆعتەرزن سعی کرد ئتهاماتی تر دروستکە زۆر مشخص. بۆ مثال ئەیوت کەسێک مەسەڵەن دانێ لەوانەی وا مۆعتەرز بووە بە سیجیەکی کوشتە پاسدارێکی کوشتە معمولاً ئێگەیەوە تمشایکەن ئاوا ئتهاماتێکی دانا بۆی کە تەوجیهی کە لە سەطحی دنیا کە بۆچی ئەمانە لە واقع ئێعدامەکردیان یا حکمی ئێعدامیان پێکرێ.
جا ئەم وەختێکی وتمشاکەن بەر لە ئەم حملەی ئیسرائیلە کولەن بەشدت خودی ئێدام من فقط ئێدامی زندانیانی سیاسی نایژم بە تۆر عموم زۆر زیاتر بوو لە سەتحی ئێرانە و جمهوری ئیسلامی مرتب کەسی محکوم بە ئێدامە کرد و ئێدامیانە کرد بۆیە زندانیانی سیاسی لە زندانەکانە دەستیان کرد بە سێشەمەکانی نابە ئێدام کە زۆرتر لە 1 ساڵ و نیوە ئەمە ئێدامەی هەیە و ئایسێ یەک فاکتۆری تر هاتەتە بەرەوە ئەویش حملەی ئیسرائیل بوو زمانێکە ئەوڵین ڕۆژێک کە ئیسرائیل حملەی کرد نیروەکانی سپا چوون دەوری زندانەکانیان گرت و لەو جێگەوە کە جمهوری ئیسلامی ئێمە بێوە تمشاکەین لە شاید بگیم تەسویرێکی گەورەترە ئایسە نیروهای نیابەتی خۆی لە دەستە دەوڵەتی ئەسەد نەگوم بووە هیچ پشتیوانێکی نییە هیچ قدرەتی مانۆڤرێکی بۆ نەماییتە لە منتەقە بەڕاستی و لە تەرەفێکۆ زۆر زەلیلانە تەواو ئاسمانی مشخصەن تاران تەواوی و 12 ڕۆژە بەدەست ئیسرائیلۆ بوو سەرانی زۆر ڕادەبالای ترۆر کردیان کوژران وەدەنە چ وەختی کە ئەوە تمشاکەن خب جمهوری ئیسلامی حکوومەتی نییە کە فقط نیگەرانی حملەی حکوومەتێکی خارجی بێت بەڵکو ئایسە لە ناو خۆشیە زۆرتر بە نەزەر من لەوەی کە لە حملەی ئیسرائیل بترسێ لە ئینقلابی خەڵکە ترسێ لە ئێترازی خەڵکە ترسێ و بۆیە بە نەزەر من ئایسە ئەو زەبوونی و زەلالەتەی خۆی بەم شکلە خەریکە بە نۆعی انتقامەگرێ و نۆعی گەرەێکی جاوێکی ڕۆب وەحشەت بە وجود بێرێ بۆیە ئایسە خەریکە مرتبەن ئەحکامێکی ئەدام سادرەکە ئەوە زانن کە 2-3 ساعت دوای ئاتەش بەسەکە سخەنگووی قوەی قەزاییە هاتووتی کە ئێمە فرسەت ناکەین 2-3 هەفتە تەئەممۆلکەین لەسەر هەر پەروەندێ بەڵکۆشێ هەرچی سەریعتر کەسانێک کە بە جرمی بێسلە هەمکاری لەگەڵ ئیسرائیلە دەستگیرکران ئەمانە حکومی محاربەیان پێ بکە حکومی محاربە یعنی ئێدام و ئەزانین 100 نەفر لەوانە خۆیان وتیانە 700 نەفر لەو کەسانی وا دەستگیرکران حکمی محاربەیان قرارە پێبن یعنی ڕێگە باسکەن بەڵام ئەمە فقط نییە خەریکن تمشاکە ناو زندانەکان حتا ئەو زندانیانێ وا لە قبلۆ لە زندانبوون کەسێ وە گۆزگاری بابامیری یا تێدادێکی تر خەریکن جرم تەراشیەکەم بە یەکمانی پەروەندە سازیەکەن کە بتوانن بە یەکمانی پاکسازیکەم بۆیە خەڵک و زۆر لە فعالین و زۆر تەشەکلەکان ئەس جملە کۆمیتەیەمە کۆمیتەی ئازادی زندانیانی سیاسی زۆر لەسەرەوەینەوەی کە نێڵین ئەو ئێدامانەی 67 دووبارە تکرارۆ بێتەوە زۆر باشە شیوا خانم جگە لە ئەوەی کە لە دوای بزوتنەوەی ژنجیان ئازادی کە ئەم کورد و بەلوچ و ئەفغانستانی و ئەمانە زۆر زیاتر کەوتنە بەر هێرشی گرتن و ئێدامکردن تایبەتەن ئەگەر ئێمە بینە سەر ئەم دوای ئەم شەڕی 12 ڕۆژەیە ئێستا زۆر زیاتر تەنانەت بەهاییەکانیش کەوتونەتە بەر هێرشی گرتن و ئێدامکردن و دەرکردنیش هەتا بەڵام پرسیارەکەم ئەوەیە ئەو جۆرەی کە پێویستە مثلەن کۆمەلگای ئێرانی نایەتە دەنگ بە دژی ئەم ئێدامانە تا ئێستا ئەو جۆرەی کە پێویستە ڕانەوەستاوە هۆکاری ئەمە بەڕێستان لە چیە بینن بەڵێ دەقیقەن دروستە ژنایسێ وتمشاکەن هەدەقل گزارشاتێکە خۆی ئێمەشێگرین دروستە دەستگیریەکان لە سەراسەری ئێرانە هەیە ولی بەتایبەت لە کوردستان لە بەلوچستانە و بەهاییەکان لە سەحێکی وەسیعە خەریکن دەستگیرەکرێن و پیان ئتهام لێئان و متەسفانە شاهد یەوەین کە مقدارێ لە سکوتی خەباریایە کەم و بیش یعنی ئایسە من گەرەک من نمونێتر بێرمەوە هەرم چەند ڕۆژی گذشتە لە دێهاتی گونێکی شاری خاشە تعدادێ لە ژنەکان ئێترازیان کرد موردی 11 نەفەریان زەخمی بوون 10 نەفەریان لە واقع 1 نەفەریان متەسفانە گیانی خۆی لە دەستا بە ناوی لالی خان بیبی بامری کە گیانی خۆی لە دەستا وڵێ من بڕوامەوەی هیچ ئەنکاسێکی نییە هەر ئایسیشە ئەو ژنانە بەو شەرایەتۆ هەڵسان لە خیابانە شعارنویسیەکەن مادبەر جمهوری ئیسلامی ئەجن و خەریکن هێشتا ئێترازەکان ئێدامەئان خب ئێمە وەختێکە جمهوری ئیسلامی ئەمەی گەرەکە کە حەملەکە بە ئەخشاری مختلفی جامعە وەلێ تەواوی ئێران یەکدەنگ نێتە پای ئەوەی کە بێژێ لە هەر گۆشەیەک لە ئێرانە فەرق ناکە وەختێکە دەستگیری و ئێدام و زەرب و شەتم و حەملە بە خەڵکایە ئەو ئێترازە سوورەتەگرێ خب لە بۆچی بزانن بەخشێکی ئەمە ناتوانین نەدیدە بگرن وەختی شرایەتی شەڕە یعنی بۆ معنیە کە بلەخەرە خەڵک
زۆر سەیەکە خۆی بپارێزێ ئەمە ئەسەن جزوی خصوصیەتی زمانی شەڕە ولی جیا لە زمانی شەریشە ئەوە ئەزانین کە تەوا جمهوری ئیسلامی نیروە ئینتیزامیەکانی لە هەرچی جێگەی مستەخەر کردو بۆسای بازرسی ماشینی خەڵک بگەڕێ تەلەفۆنی خەڵک بگەڕێ یعنی حتا گزارشاتێکە مەسەلەن ئەو وەختە ئەدریا ئەوە بوو کە حتا وەختێکە ئەچین بۆ ئەوەی کە خەریدکەی نان بسێنین تەوا ئەم نیروانە لەوێن ئەچین بۆ بانگ گەرەکمانە کارەکەمان بۆین زۆر کەس لەو کەسانەی وا لە بانگا کارەکەن ئەمانە یان لا بردە کەسی سوپای پاسدارانی لێدا بەرحاڵ ئەمە جەوێکە کە نەتەنها مرەتەبەن ئیسرائیل لەژێ مجددەن حملە ئەکاتۆ لە تەرەفێک و جمهوری ئیسلامی یعنی واقعاً یەک حکومە نظامی ئێلام نەشدەی مستەخەر کردە خب لە تەرەفێک و لە لەحاز ڕۆحی ڕەوانی و خەڵک خەریکە خۆی پارێزێ ولێ لە تەرەفێترۆ شاید وردەوردە خەڵک خەریکە لەو شۆکە دەردێ لەو 12 ڕۆژەی کە حملە سوورەتی کرد بەڵام تەواوی ئەمانە بەکەنار ئێمە ئەزانین خەڵک ئەو پۆتانسیەلەی هەیە لە توولی جۆمشی ژنجیان ئازادیە دیمان چۆن هیچ فەرقێکی نەبوو لە کام منتەقەی جغرافیایی ئێرانە وەختێکە بە کوردستان حملەیانە کرد لە جێگەکانی تر حمایەتیانە کرد لە بەلوچستان هەروە لە تاران هەروە یعنی بە نەزەر من ئایسە وەختی وێ ئەمە خۆی گرێتەوە من هەمیشە ئەوەیەژم ئێمە ئەبێ واقعاً دەرس بگرین لە زندانیانی سیاسی زندانیانی سیاسی لە حدودی 47 زندانە لە سەراسەری ئێرانە عليهی تەواو ئێدامەکان خەریکن ئەترازەکە نایژن ئێمە هی تارانین ئێوە هی بەلوچستانن وانە یعنی ئەمە بە نەزەری من ئەمە جنبشێکی ئەترازیە کە لە زندانەکانە هەیە و ئەتوانم بێژم ئێترازی سەراسەریە بۆنەوە ئەبێ بە نەزەر منە ئیسا هەرچی زووتر فعالین بتوانن لە ئێرانە بەتایبەت فعالین کە بتوانن لە ئارسەهای مختلفە مقدارێ و ئێترازاتانە سەراسەری کرێتەوە ئەگەر ئاوا ئەو ژنانە مۆردی حملە لە بەلوچستان قەراران باشە بۆ هیچ دەنگێکی نییە لە شوێنێکی تر یا ئەو دەستگیریانە ئەکرێت ئەمە خاصی کوردستان و بەلوچستان و بەهاییەکان نییە ڕێگە بازەکە کە جمهوری ئیسلامی وەختێ ئێترازێکی زۆر وەسی نەبینێ ڕێگە بازەکە کە بتوانێت تێدادێ زۆرتر لە جێگەهای تر بکرێت زۆر باشیوە خانم هەماژت بە خاڵێکی زۆر گرنگدات لە بینە پێش ئەم شەڕە دیارە ئەم هەستی هاوبەشە ئێران کە فرێنەتەوەیشە هەستێکی هاوبەشی زۆر باشیان بوو کەسێک لە کوردستان بواە لە بەلوچستان بواە یا لە ئەحواز بواە هەستی هاوبەشیان بوو و کێشەی ئەوانیان بە کێشەی خۆیان نزانین بەڵام لە دوای ئەم شەڕاروە بەڕێزیشتان ئاماژتان پێدا ئایا ئێستاش هەر لە شوکی ئەم شەڕەدان ئەمە دێتەوە سەر ڕواڵی عادی خۆی یان هەر بڕاستی چون ئەمان کوردن یان ئەمان بەلوچن یان ئەمان ئەفغانین یان ئەمان بەهاین بە هەر جۆرێکدانین ئەمە کێشەی ئێمە نییە دێتەوە سەرم ڕواڵە عادی کە باست کرد ئەم هەستی هاوبەشە ئومیدوارم نەیەتۆ سەر ئەو ڕەواڵی عادیە چون ئایسە وەزیەتی ئەفغانستانەکانی واقعا مهاجر کە خوان لە ئێرانە زۆریان بە دنیا هاتن زندگیان کردە واقعا فاجعەیەکی ئینسانیە وەختێتم شایەکەن چه بەڵایەکیان بەسەر ئێرن و چ وەزیەتێکیان هەیە یعنی ئایسە ئەزانین چۆنە جمهوری ئیسلامی سایەکە ئالەم حملەی ئیسرائیلە زۆرترین ئیسفادە بۆ سەرکوبکردنی خەڵک بەکار بووە یعنی ئەمە کامڵان خەریکە لەم وەزعیەتی جەنگیە ئیسفادە ئەکا بۆ کە حملەکات زمانێک لە زمانی شەڕی ئێران و عێراقا لەو وەزعیەتە ئیسفادەیە کرد خەڵکەیان وتگرانی یا هەرچی تەواو دەنگەکانی ئەکوژانەوە ئەیود نائیسا حملە کردیا ئەبێ لە وەتەن حمایەت کردە و غەیرە و زالک خب شرایط زۆر فەرقی کرد ئایسە جمهوری ئیسلامی ئەبینێ کە بەم شتانە ناتوانێت کڵاو بخاتە سەر خەڵک بۆ چییە کە خەریکە ئەو ڕەوشە قەدیمیە و هەمیشەگی بەکارەوە کە تاهدید دەکا من پێم وایە شەخسەن تەحلیلمەوەیە ئەمە زۆر مەوەقەتە کە ئەمە ئێترازە سەراسەریانە نییە پێم وایە زۆر مەوەقەتە کە ئەگە لە بەلوچستانەوە ئێترازاوێ ئەو ئەنکاسەی نییە ولێ بەڕاستی یەک شت ئەشێ لە نەزەراگرین ڕەسانە گەورەکان بالاخره سیاستی ویژه خۆیان هەیە یعنی ئایسە تەمەرکۆزی ئەوان لەسەر ئەوەیە کە لەسەر تەمەرکۆزێکە کە دەوڵەتی ئیسرائیل و ئەمریکا هەیەە ئەمە ئەبێ بە نەزەر من ئەوە زۆر مهمە ڕەسانەهای گەورەکە زۆر دەستیانەی زۆر توانن لە شوێنها لە تەواوی ماڵی خەڵکە هەن ئایسە سیاسەتیان ئەوەیە بۆنەوەیە کە زۆر بەرجەستەی ناکەنەوە کە ئەمە ئەشێر لە تەرەف خودی خەڵک و موردی سوال قرار بگرێ کە بۆچی باشە ئەو وەزعیەتانە ئەو بەو شکڵە منعکس ناکەن من شخصم پێم وانییە دەستگیریەکان لە ئێرانە ئەحکامی ئێدام حملە بە بەهاییان بەلوچستان کوردستان بەو شکڵە لە ڕەسانەهای دنیا منعکس ئەکرێ و وەختی کە منعکس ناکرێ جمهوری ئیسلامی دەستی بازە بۆ
ئەوەی کە سەرکوبە زۆرتر کە. شیوا خانم ئەگەر بکرێت بە کورتی باسی ئامارت کرد هیچ ئامارێکی باوەڕ پێکراو ینی بە دیاری و بە ڕۆشنی هەیە کە چ بەشێک لە کۆمەڵگای ئێراندا کەوتونەتە بەر ئەم هێرشی گرتن و زیندانیکردن و ئێدامکردە؟ خب هەمیشە مشکل ئەوەیە لە ئێرانە هیچ گونە ئامارێکی کامل وجودی نییە متاسفانە. مەسەلەن لە زندانی ئەڤین وەختی حملەیان کرد بە زندانی ئەڤین هێشتا ئێمە هیچ گونە ئامارێکمان نییە کە دەقیقەن چەند نەفەر گیانی خۆی لە دەستا حتا زندانیەکانیش نازانن. لە تەرەفێک و ئێمە شاهدی ئەوەین کە منەشە ئەویشە ئیشارە کەم تبقی ئامار حدودی حد ئەقل 100 نەفەر فقط لەمانی گذشتا ئێدام بووە. یعنی هەمزەمان کە ئەم حملە بە لە تەرەف دەوڵەتی ئیسرائیل و شەڕی بینی ڕژیم و دەوڵەتی ئیسرائیل هەیە ئێدامەکان هەروە ئێدامەی بووە. ئەوەی کە تعدادێکە دەستگیریان کردە بە مشاهدەی ئێمە زۆرتر بەهاییەکانن لە کوردستان و بەهاییەکان زۆرتر لە هەرچی جێگە دەستگیر بن، بەڵام لە شارەکانی تریش هەیە ئەس جملە کەسانێک کە لەسەر شەبەکەهای ئیجتماعی پۆستیاندانا خۆشحاڵیان کردە و ئایسە ئەبینین کە تحتی و شرایطە و سەرکوبە قەراریان گرتە. لە تەرەفی ترۆ جمهوری ئیسلامی لەم وەزعیەتە ئیسفادەی کردە، زندانی ئەڤینی خاڵی کردە، زندانیەکانی بردە بۆ فەشافویە و قەزەل هەسار و قەرچاک و ئەمە شتێک بوو کە هەمیشە گەرەکی بووبی کە بۆ زندانی ئەڤین ببەسێ. دەرنەتیجە ئامارە دەقیق نییە، وەلی یەک شت گەرەکمە بێژم زۆر مهمە کە مەسەلەن خانەوادەکان بتوانن حتا بێخەبەری لە مناڵەکانیان منعکسکەنەوە. حتا بێژن کە ئێمە خەبەرمان نییە، نازانین مناڵەکانمانیان بردە بۆ کوێ. ئێمە زانین دوای زندان ئەڤین تعدادێکیان بۆ جێگەهای زۆر نامەعلوم بردە. ئەم خەبەرانە وەختی زۆرتر بێ ئێمە دەستمان زۆر باسترە کە بتوانین قسەکەین. بۆ مثال من هەفتەیاندا لەگەڵ ئەتحادیە ئەوروپا دانیشتنێکمێ لەگەڵ چەند نەفەری تر لەوێ ئەتوانین ئەم شتانە مەترحکەین. ئەم وەزعیەتە نەیەڵین خەبەرگوزاریەکان فقط لەسەر شەڕ قسەکەن، بەڵکو لەسەر سەرکوبی خەڵکیش قسەکەن. شیوا خانم بۆ ئەوەی کە خۆتان باستان کردیارە بنەماڵی ئێدامیەکان زۆر زۆر گرنگەکە دەبێت زیاتر گرنگیشیان پێ بدرێت، بەڵام لێرەدا ئەرکێک دەکەوێتە ئەستۆی خەڵک کە لەوێن، چ ئەوانەی کە لە ئێرانن چ ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن. ئەرکی خەڵک بەرامبەر بەم بنەماڵی ئێدامیەکان چین بۆ ئەوەی کە دەنگیان ڕەنگیان زیاتر بیسترێت بینرێت. بە نظر من ئەسن حمایەت لەم کەسانەی وا حکمی ئەدامیانە یا زندانین فقط واقعاً وەزیفەی خانەوادەکان نییە، چون ئەبێ یەکشت لە نەزەراگرین لە تولی ئەم مدەتا زۆرتر هەر وەختێک ئەم خانەوادانە مۆردی تهدید قەراریان گرتە، یعنی ئەترسن. یەک شتی تریش ئیزافە بووە، فقط ئێدام نییە، ئەو تهدیدە کە مناڵەکەتان ئەوەین بۆ شوێنێک هیچ کەس خەبەری لی نەبێ. ئێوە فکرکەنەوە خانەوادەهای تەماسیانەگەر لەگەڵ ئێمەیانوت ئێمە چۆن نتوانین تاران بەجێ بێڵین بڕۆین وەختێکە مناڵەکەمان ها لە زیندانە و وەختێکە خانەوادەیە تهدیدە کردیەکە ئەگەر قسەکەی مناڵەکەت بەڵای بەسەر یێرین کە قەت نەبینی. بۆنەوە ئێمە ئایسە وەزیفەمانەوەیە کە هەر کامێکمان چ لە داخل ئێران چه خارج لە ئێران بتوانین وەک شاید بێژم نەمایەندەی ئەم خانەوادانە بین. باشە ناویان نەزانین، ئەزانین دەستگیر کرا، ئەز ئایسە مەسەلەن ڕزگاری بابامیری فقط وەزیفەی کچەکەی نییە لەو حمایەت کە ئێمە ناوی زانین، ئەزانین بۆ کوێ بریا، ئەزانین چ وەزعیەتێکی هەیە. پس وەزیفەمانەوەیە کە بتوانین لە هەر تەریقەکە ئیسە لە تەزاوراتە لە دەوڵەتەکانێ نامەیان بۆ بنووسین، لە ئەفکاری عمومی ئەو کشوەرە ڕۆزنامەکان میدیا تەواوی ئەو شتانە قسەی لەسەرکەین. چون پێم وایە ئەگەر ئەمە فقط محەوەڵکەین بە خانەوادەکان متاسفم کە بێژم کە دەنگیام عەزیزانە نابیسترێ، چون خانەوادەکان ئەو نەتاکید کریان متاسفانە ئیمکانپەزیر نییە بۆیان. دەنەچێ ئەمە وەزیفەی بە نەزەر من گشتمانە، ئایسەکە خەریکین لەسەرەوە لەسەر ئەم ڕسانە ئێوە قسەکەن. ئێوەدارم ڕسانەکانی تریش هەرو کارەکەن کە بتوانین دەنگی عەزیزەکانمان مەترحکەینەوە. هیوادارم شیوا خانم، چون بەڕاستی ئەم پشتیوانیە جامادی و معنەوی هەردووکیانی زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەم گۆشەگیری کۆمەڵایەتی کە ڕژیم دەوێت بەسەرم بنەماڵانەدا بیستەپێنێت بشکێندرێت و ئەم بڵین بڵاوکردنەوەی چیرۆکەکانیان هی بنەماڵەکانیان هی خودی ئەو کەسانی کە لەژێر پەتی ئەدامدا هەن ئەمانە زیاتر دەبێت گرنگی پێ بدرێەوە کاری بۆ بکرێت. شیوا خانم با بینە سەر دەرەوەی وڵات، ئێوە خۆتان بەڕێستان وتەبێژی کمیتەی بەرگری لە ئێدامی زندانیانی سیاسی. من پرسیارێکمێ بۆچی لە دەرەوەی وڵات سەرڕایبوونی ژمارەیەکی زۆر حتا بڵین لە ئێرانیەکان وە کوردەکانیش بەتایبەتەن، بەڵام ناڕزایەتیەکان دژی ئەدام هێندە بەرفراوان و کاریگەر نەبووە.
بڕێستان کێشەکە لە چیدا دەبین هۆکارەکانی چین؟ بەڵێ ببەخشم بە ئیجازەتان ناوی کۆمیتەکەمان کۆمیتەی ئازادی زندانیانی سیاسیە چون ئێمە هەم لەسەر ئێدام کارەکەین هەم بۆ ئازادی زندانیانی سیاسی. بەنظر من دوو شتە من ئاوای بینم. ئەوڵەن جمهوری ئیسلامی ئەم مدەتە تاکتیکێکی بەخەرجدا ئەگەر تمشاکان ئێدامەکان دانەدانە ئێدامەکە دێ ئتهامات پەیوەندە سازیەکە ئتهام تەلاشیەکە یەکێک ممکنە حتا لە داخل ئێران بێژێ باشە کوڕەکەی من ممکنە نەکوشن چون جرمی ئەوەی کە کەسێکی کوشتیان لێنا ئەزانم خەڵک باوەڕ ناکەن ولی حاڵەتێکی ئاوای جمهوری ئیسلامی بۆ وجوداوەدە و حاڵەتێ شاید بێژم حساسیت زۆدایی مقدارە کردە وەختی شتێ مرتب تکرارەبێت و ئەبێ بە خەبەر و لە تەرەفێک و لە خارج لە ئێرانە یەک بەنظر من شاید بێگم اشتباهێک هەیە لەم زەمینە ئەویشێ ئێمە وەختی کەسێکە حکمی ئەدامەکەی تایید دەکردێ دینە ئەترازەکەین ئەمە بەکار نایێت بەخاطرەوە جمهوری ئیسلامی ئەگەر تمشاکەن هەل لە ئەوڵ و تا ئیسا مستەمەران منەزەمان ئێدامی کردە مرتبەن و کارەی کردە پسەشەیە مێشارە و کارەکەین چون جمهوری ئیسلامی ئایسا ئەگە بزانێ ئێترازێکی شدید نییە لە مۆردی و ئێدامەکان دەست پێکە لە تەرەفێک و ئێوە قسە ئێژن کەسی لە خارج لە ئێران ئێمە لەگەڵ دنیایەکە مواجهین کە ئەو نە خەبەری ناخۆش هەیە ئەو نە کوشتار و دەستگیری و تەواوی ئەم شتانە لە کشۆرەکان مختلف هەیە ئەشێ لە خۆمان برسین ئێمە چۆن نتوانین ئەفکاری عمومی هەنووز متەوەجهی ئەو وەزیەتەی ئێران کەین و لە تەرەفێک و شاری خۆمان بێڵین بۆ دەوڵەتەکان ئائیسە دەوڵەتەکان ئێمە نەماندیە هیچ نامێ بۆ جمهوری ئیسلامی بنووسن بێژن باشە بۆ لەم شرایطە زندانیانی سیاسی لەم شرایطە ئیستراریا ئازاد ناکەن بۆ ئێدامەکان هشتاکەن شتی وەمان نەدیە ولی یەک شت کە زۆر مهمە فقط ناوێت تەظاهرات بێ یعنی ئێمە هەر کامێکمان لەم جامعانە زندگیەکەین ئەبێ بتوانین لە طریق اتحادیەکان و لە طریق سازمانە حقوق بەشەریەکان و بتوانین فشار بێرین بۆ ئەو دەوڵەتانە فقط بە فعالیەتی مستەمەر و منەزەمە کە ئەتوانین ئەو حکمی ئێدامانە بخەینە دواوە ئەگەر ئەو شتە نەوێ متەئەسفانە ئەبێ بە ئێترازاتێکی ئێترازاتێکی مەقتەئی کە زۆر زوو فراموشە کردیە بۆ بوونەوەی بە نظر من ئایسا بێ زۆر سازماندەهی شده بێ ئەزانم دوای جنبشی ژنجیان ئازادی و تەظاهراتە گەورانەمان نییە هەروەکە لە ئێرانە نیمە ولی سەبکانی تری هەیە ڕێگەهایەکی تری هەیە کە ئێمە بتوانین ئەو کارەکەین یعنی چی یعنی اینکە ئایسا ئێمە لە ئێرانە خەڵک دروستە تەظاهراتە خیابانیە عەزیبەکان نییە ولی لە عینی حاڵە خەریکن بە شێوەهایەکی تر ئێترازەکەن ئەبێ ئێمە لە خارج لە کشوەر کە زۆر زۆر دەستمان باسرە لە خۆمان پرسیارکەین ئێمە لە چ تەریقێک و ئەتوانین تەوەجوی خاڵ تەوەجوی ڕەسانەکان و تەوەجوی دەوڵەتەکان بە مەسەلە بێرینە سەر و بتوانین تەمەرکۆزکەین و ئەمە کارێکی زۆر منەزەمی گەرەکە کارێکی زۆر مستەمەری گەرەکە و بەڕاستی زۆر مهمە چون ئێمە دەستمان زۆر باسر لەوانەیە لە ئێرانە. زۆر باشە شیوە خانم با بینە سەر ڕۆڵ و ئەرکی بڵێن هێزە سیاسیەکان حیزبە سیاسیەکان دەبێ بزانین لەم خەباتەدا ڕۆڵیان و ئەرکیان چییە چەندە تا ئێستا توانیوانە کاریگەر مەسەلەن بۆ نمونە ئایا کاری دیپلۆماسی کراوە تا ئێستا وشاریان خستۆتە سەر وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یا کاری میدیایی و ڕێکخراوەیان کردووە مثلەن ڕێخستنی کەمپین و خۆپیشاندانی بەردەوام مەبەستم حیزبەکانە جاچ کوردی بێت بەڵێن فارسی زمانەکان ئایا حیزبەکان لە ئاستی پێویستدا بوون بەڕای بەڕێستان یان تەنها فقط بە بەیاننامە و ئیدانەکردن بڵێن ئەکتفایان کردووە؟ متاسفانە بە نظر من بە شدت نەقشێکی زەعیفیان بووە چون وەختێک کە ئەحزابی سیاسی ئەحزابێکن کە ڕیشیان هەیە لە 50 ساڵ قبلە 47 ساڵ قبلە یعنی بە نظر من ئەم ئەحزابانە بێ زۆر زیاتر لە بەیانیە سوورەت بن چونکە فەرزکە بۆ مثال بۆچی نابێ ئەحزابی سیاسی بتوانن بڕۆن ملاقاتکەن لەگەڵ دەوڵەتەکانە و داوایان لێکن و گەرەکیان بێ نەتەنها داوایان لەکەن مطالبەی ئەوەی کە ئێوە چیتان کردە یعنی ئێمە بێ زۆر تەلەبکار بین لەم دەوڵەتانە بە نظر من نەمدیە ئەحزابی سیاسی ئەو کارەکە ئەحزابی سیاسی قسەی کوردستانەکە ممە لە کوردستانە سنەتێکی زۆر خەوی ئەحزابی سیاسیمانەیە ئەگەر حتا لە بەخشای تری ئێرانانیە زۆر ئێمە مەعمولە بۆمان لە کوردستانە ئەحزابی سیاسیمان بێ ئێتساب فەراخانان و غەیرە بە نظر من ئالەم شرایطە ئەحزابی سیاسی ئەبێ زۆر قرس و قایمتر
نەتەنها فراخان بن ولێ مشخصەن لە سەتحی دنیا لە طریق ئیسە دیپلۆماسی ناوەنین یا هەرچیە اتحادی ئوروپا پارلەمانی ئوروپا دەوڵەتەکان ئەبێ هەمیشە لەوێ بن هەمیشە فشار بێرن یەک بەیانیە ناتوانێت هیچێکە و ئەمە بە نەزەر من ئینتزاری خەڵکە سەبحاکە جمهوری ئیسلامی سەرنەگوونەبێ قرارە ئەم ئەحسابە بێن و بەرنامەی خۆیان دانن و بێژن ئێمە هەڵبژێرین بۆ ئەوەی کە تا ئەگەینە ئەو وەزعیەتە کە حکوومەتێکی شۆرایی لە سەرکارە بتوانین ئەو وەزعیەتە بووینە بەرەوە ئائیسە ئەشێ سابتیکەن ئائیسە ئەشێ نیشان بکە بەڵێ ئێمە قودرەتێکین کە بە تەواو نیرووە لە پایەوەسان وەێ بە نەزەر من کامڵەن زائیفووە و ئەبێ واقعان ئەم حساب سیاسە من گشتێژم بتوانێت بازبینیە کاتۆ بەتایبەت لە کوردستانە ئێمە دەستاوەردێکی ئەزیمی ئاسابی سیاسیمانەیە و ئەبێ لەو پۆتانسیەلە ئیسفادەکەی زۆر باشە شیوە خانم یەک پرسیاری کەم ئەگەر بکرێت بە کورتی چون بەشی دومی بەرنامەکەشمان میانی بەڕێزمان لەسەر خەتە پێم باشە لەسەر ئەگەر ئامارێک دوایین زانیاری کە هەتانە لەسەر دۆخی ژنان و منداڵان لەم نێوانەدا ئەگەر هەتانە پێمان بڵی چۆنە ئایا ژن و منداڵی تەمەن خوار 18 ساڵ لەژێر حکمی ئێعدامدا هەن؟ من ئامارێکی دقیقم نییە بە نەزەر من هیچ کەسێکی نیە ئەو ئامارانەیش کە ئەڤینن زۆر زۆر بەخشێکی چکولەی نیشانە چون حتا ئەو ئامارە بەنابەر شاید بێژم تاخیقەکە کریا 10% فقط 10% لەو ئامارە لە حاز ئێدامەکرێن حکومەکەی ئێلامەکریە تەبعەن تێدارێکی زۆر لەو مناڵانەی ژێری 8 ساڵ منزورمە زۆرتر زندانیانێکن کە حکمی بێستەلا بە دلیلی ماوەد مخدر قەتل و غیرە دەستگیر کریان قوربانیانی ئەو جامعەن لە مۆرد ژنەکانیشۆ تەبەن ئایسە وەختە تمشاکەن لە زندانی قارچەکە کە گەورەترین زندانی خاوەرمیانەیە شتێک وەکە ئێجن حدودی 1600 نەفەر هەیە تێدارێکی زۆریان شاید بێژم تێدارێکی زۆریان لە ژێری حکمی ئەدامان یا بوێت وڵێ من بۆ من کەمێک مشکڵمەیە لەگەڵەوەی کە ژنانان و مناڵان لا یەکۆدانن پێم وایە ئەزانم منزورتان چییە هەمیشە و قسەکەن وڵێ منزورمێ من خۆم کەمێ مۆزاگیریمەیە لەسەرەوە کە ژن و مناڵ ئامارەکەی لەگەڵ یەکادانەنێن چون پێم وایە ژنان سابتیان کردە چ قدرەتێکیانە و بارحاڵ جزوی کەسانێکی و جامعن وڵێ ئامارێکی دقیق متاسفانە نییە و پێم وانەوێ مشکل ئەوەیە زۆر جار لە حتا سازمانهای جیهانی و داوا کەنێژن ئامارتان چییە ئامار زۆر ئێمە خۆداریەکەین لەوەی کە حتا ئامار بێژن نمونە ئێرین و بەجێگەی ئێوە بۆی کە وەختی ئامارەێژین متاسفانە بەخشێکی زۆری نادیداگیرێ بەڵێ زۆر سپاس دەکەم شیوەخان بۆ ئەوەی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆیم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵە بوون سپاسان دەکەین زۆر سپاس لە ئێوە